گەڵتان بەردەوام ببین لە بەشی کۆتایی بەرنامەکەی ئەم ڕۆمانە میواندارەتی کچێکمان کردووە ماشەڵڵای لێبێت سەرکۆ زۆر بەتوانایە زۆر ئازا و بوێرە کانی ئومێد لاانەیە لە ئینستاگرام پیجەکەی دوو پیجیشێ ماشەڵڵای لێبێ بەرچاوتان کەوتە بێت پیجێکی هەیە لەسەر بوارە تەندروستیەکان زانیاریتان پێشکەش ئەکات 13 ساڵە تەمەنی بەڵام ماشەڵڵا لەبەر ئەو بارودۆخی کە خۆی هەیەی دێت لەسەر ئەزمموی خۆی ئەوەی کە چۆن بتایبەت ئەگەر کەسانەکە نەخۆشی شکرانەیە پارێزگاری لە خۆیانکەن لەسەر ئەمە زانیاری بڵاوە کاتەوە لە ڕێگە یەکێک لە پیجەکانی لانێ بەرچاوتان کەوت بێ لە پیجێکیشی هەیە لە پاڵ ئەم ئیشە کە ئەیکات لە پیجەکەی تریدا دێت لە ڕێگەی ئۆنلاینەوە قاپ و قاچاق ئەفرۆشێت و ئێمە ئەمڕۆ لەگەڵمانەیە ئەم کچە ئازا بوێرە کۆڵ نەدەرا کانی گیان یەخوا بە خێروی لە پێنجوێنەوە هاتووە هیلاکی ڕێگەکەی بەڵام سپاس ئەمڕۆ بەیانی هاتوو بۆ لای ئێمە میوانی بەخێر بێکانی سپاس بۆ ئامادەبوون خۆت پێمان بڵێ کانی کێیە و لە پیجەکانە چی بڵاوە کاتو من باسم کرد بەڵام بابینەرانمان زیاتر بناسن من کانی ئومێدم تەمەنم 13 ساڵە 7 ساڵە توشبی نەخۆشی شەکرم من بۆ ئەوەی زاڵ بم بەسەر نەخۆشیەکەمە دایکم وتی بە ئیشێ بکەین قاپ بفرۆشین بە ئۆنلاین قاپمان داوا کرد و بە ئۆنلاین قاپ بفرۆشین بۆ ئەوەی زاڵ بم بەسەر نەخۆشیەکەمە و داهاتە پێیاکەم بۆ دەرسی و عیلاجەکانم یەخوا تەمان درێژبی ئەمەی کە تویکەی کارێکی زۆر گرنگە و بە تایبەتی ئێمە لە کورسات و لەم شاشەیەوە ئەمە توانای مناڵەکانمانن یعنی کانی لەسەر ئەوەی کە خۆی نەخۆشیەشی هەیە بەڵام خۆی ئەڵێ بەسەر نەخۆشیەکە مازاڵە بم کارێکی شەکا بە ئۆنلاین چۆن بیرت کردەوە لەوەی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە کۆمەڵێک ئەوەی کێستا لەگەڵ سەحرا سێرمان کرد قاپ و قاچاق بەڵام شێوازی جیاوازتر و ڕەنگی جیاوازتر ئەمانە دابنیت و لە ڕێگەی ئەوە بتوانی کڕیار بۆ خۆت دروستکەیت وەکوتم لە هەولێر ڕقاپمان داوا کرد بە ئۆنلاین داوامانە کرد دایکم وتی لە ستامپەکە خۆت و لە ئینستاکەشە بە ئۆنلاین بیفرۆشەرەوە تا داهاتە پیاکی بۆ دەرسەکانە ئیتر من تیا بوو لە کارتونەکە بە سێت بوو یان بە تاک بوو ئەگەر تاکیش بە لەگەڵ ڕەنگەکانە ڕێکمە خستو ئەم کرد بە سێت باشە کڕیارت چۆنە باشە بازاڕشکۆر باشە بەڵام ئەوەن ینی داهاتەکان دەرکاتەوە بەشی عیلاجەکانم عیلاجەکان خەرجی زۆرە بەڵێ تۆ ئەبێ بەردەوام ڕۆژانە ئەنسۆلین بەکاربێنیت ڕۆژانە 6 جار ئەبێ ئەنسۆلین بکەم باشە ئێستا ئەمانە بینی لە وێنەکانە ئەمانە هەمووی قاپی جیاوازن کە خۆت داوناون و بەدانە ئەیان فرۆشی بۆ کەسانەیە خۆت هەمووی بەیەکەوە چۆنەڵی سێتە چەند دانەیەکە بەیەکەوە لە سەرویستی ئەو کەسێک کە ئەیکرێت هەیە بەتایی کڕێ هەیە بە سێتەی کڕێ یە سێ دروستەکەی قاپ بۆ خۆیان جا زۆر جوانش باسییانەکە سەرکۆ منێکە لە پۆستەکانم بینی ئەمەە جوان باسی ئەکات و هەرچەند راپۆرتێ بوو لە سەری کرابوو لە پێیجەکە کە بینیم زۆر قسەت ناکرد زۆر بە جوانی یعنی ئیشەکەت ئەەکەی لە کاتی وایە سەحرەها هەروە خەریکایەکی بەدەستێ و خۆشی وەسفیەکە هەندێک لەو کوپانە ئەستەکەم کۆنیش بن وانەکانی بەڵێ تایەتی هی ساڵی کۆنەکانە باشە جا پێمان بڵێ پیجێکی تریشت هەیە وایە پیجەکەت پیجێکی تەندروستیە لەو پیجەیە باسی ڕێنماییەکانەکەی بە پێی ئەزمموی خۆت بۆ کەسانێکە نەخۆشی شەکران هەیە وایە لەسەر ئەمەش زیاتر زانیاریمان پێایی من ڕۆژانە ڤیددیو خۆمەکەم لە سناپدانم چۆن دەرسی بکەین ئەنسۆلینەکان بدەین لە خۆمان بۆ ئەوەی ئەوانی نەخۆشی شەکرانە زانیاریان زیاتر بێت چی بخۆین باشە ئەگەر شەکرەمان دابەزی چ شتێک بخۆین و چ شتێک نەخۆنیان شەکرەمان بەرز بوو چی بکەین چۆن بزانین شەکرەمان هەیە ئەمە ئێستا یەکێ لە ڤیددیۆکانتە باش ئەمە ئێستا باسی ئەەکەی بۆ نمونە ئەم ڕێنمایانە ئەکە بە شێوەیەکی کورت پێمان بڵێ بۆ نمونە کەسێک ئەگەر نەخۆشی شەکرەی هەبێ مناڵێک ئەو چۆن ئاگای لە خۆی بێت چۆن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە پێویستە ڕۆژانە ئەوانی شیرینن زۆر نەیخوا بە ڕێژێکی کەم بیخوا بە تایبەتی ساردی و جبس و ئیندۆمی ئەوانە زۆر خراپن بۆ شەکرە شەکرە بەرزەکەن و دوایی دانابازێت پێویستە 6 جار دەرسی بکەیت باشە کانی جان لەگەڵ ئەوەی کە خۆ چارەسەرەکە بۆ خۆت بەکارێنی دەرسێکە بۆ خۆت بەکارێنی لە پیجەکەشتا ئەو ڕێنمانەیە کە
چۆن بەکاری پێنی ولا چ کاتێکا پێویستە بەکاری پێنی چکە بێگومان تۆ پزیشکەکە و پێوی تو کە چۆن بەکاری پێنی تو ئەمە بڵاوکەی تۆ بۆ خەڵک کە بزانن چۆن ئەمە بەکاری بەڵێ هەر کاتە شەکرم بەرز بێدانم ئەڵە منەوە شەکرم بەرز و ئەنسۆلینە دەم لە خۆم وەرە شوێنێکی باڵشمانەی لە خۆین تر زانیاریان پێ باشە وتت لانێ هەندێک جاریش ئەنسۆلین دابەزێت لە جستەیەوەتە شەکرەی خوێن بگورە شەکرەی خوێن دابەزێ بڕی ئەنسۆلین زۆر بێ لەم کاتەیە ئەبێت چی بکات لەم کاتە ئەبێت شتێکی زۆر شیرین نەخۆن بیخۆنیان نەیخۆن نەیخۆن بەڵێ چونکە ئەگەر بیشەخۆنە بێ شتێک بێ وەکو بڵێن نوقڵێ بێ شەکرێ بێ یەک شەکری کوڵە چونکە جپسوشت خراپە کە دوای بەرزی کردودا نابەزێت بە ئاسانی باشە لە خوێندنا قۆناغی چەندیت لە خوێندنا قۆناغی هەشتیت باشی لەگەڵ خوێندنەکەتە سپاس بەخوا بەڵام کەین بۆ سلێمانی ئێمە لە مانگێکە سێ چوار جارین بۆ دکتۆر بۆ سلێمانی یعنی ئەو وام لێکە کە کەمێ ڕێگر بێ لە نەخۆشەکەم یعنی دەرزەکانم دووە ئەکەوێ بەڵام سپاس بەخوا مامۆستاکانم قەرب بووکەنە هاوکارن بۆت زۆر باش دەستخۆش هاوڕەکانە چۆن یارمەتیت ئەدەن هاوڕەکان زۆر پشتگیر من وام لێکن کە هەز نەکەم نەخۆشی شەکرم هەیە هەر ئەڵەن ئەوە چییە و ئەووا بوو ئەووا بوو تۆ نابێکێ بۆ بیت و باشە تۆ جوانی تو ئاوە ڕێک ئەڵی گوڵی هزار ماشەڵڵا لێبێ جا هاوڕەکانت لە سوۆشیال میدیا بۆ منە لە ئینستاگرام کاتێککە تۆ ئەم بابەتانیان بۆ بڵاوەکەی تۆ بەتایبەت تەندروستیەکە چی ئەنووسن کۆمنتەکان چی زیاتر ئەبینیت گرنگی پێدراوە لای ئەوان شانازیم پێواکەناڵەن شانازی پێکەن کە ڕفیقێکی وەک تۆمان هەیە تەندروستمان باش بێ فێرمانەکەی چی بخۆین چی نەکەین زۆر باشە باسێکی ئەوە بکەین بۆ نمونە زۆر جارێ ساوی کەی بینین لە دیمەنەکانە بۆ نمونەم قۆریە بەدەستەوەیە کە ڤیددیوەکەی خەڵکێکی زۆر ئەیبینێ لەوانێ یەکیان حەسکا بە کۆمنتێ بێ خۆ پەیوەندی پێ بکا بڵێ منیش چەندانەیەکی کوامەیە ئەیەم بە تۆ خۆتینی بۆ کەشتی وا هەبووە هەیە بە ئەڵەن قاپشتمان هەیە ئەیهێنین بۆمان بفرۆشە بەڵام ئێمای کۆنە نافرۆشین ئەمانە تازەن و بەکار نەهاتوون هەمووی تازەنەوانەی بەکاری ئیشکردنی یاسای تایبەت بەخۆی هەیە لە ئیشیشا جددیە ئەی ئافرینە لەبێ و کەسانە سەرکەوتووە بێت جا پێمان بڵێ بزانێت ناوی پیجەکانت چێلانێ زۆرێک لە بینەرانی ئەمە حەزکەن فۆڵۆتکەن ئینشەڵڵا هەم وەکو کڕیار هەم وەکو دواتریش ئەگەر خوا نەخواسە کەسێک پێویستی لانێ بە بابەتی زانیاری هەبوو بابەت تۆ نەسوود لە زانیاریەکانی پیجی قاپەکە ناوی دانسقە کەنیشکێ ناوی چییە؟ دانسقە کەنیشکە دانسقە کەنیشکە بەڵێ هەر سناپ و ئینستام و فەیسبووکەکەش هەر بە دانسقە کەنیشکەیە بەڵام ئەوی زانیاری شەکرەکە بە ناوی خۆمەوەکانی هەرکانی بەڵێ باشە دەستەکانە خۆش بێ دەستە خۆش بێ بە هەمووشی ئەوەی گرنگە کە زۆر جار ماشەڵڵا خۆت کچێکی جوان و کچێکی زۆر بەهێزیت قەت بیر لەوە نەکەیت تۆ نەخۆشی شەکرە و لە توانەکانی بەردەوام بە جا ئەمەی کە بینیمان لە دیمەنەکە ئەمە ژوورێکە لە ماڵەکەی خۆتانە داونەوە بەڵێ لە مەدخەلەکەمانەداونەوە کانی جا ئەکسە بۆ نمونە گەر بینەرەکانمان بڵێ ئاوا شتێکی تۆ ببینن بە حەزیان لێ بێ بیکڕن چۆن بۆیانە نێریت من دایکم ئیشی کۆمپانیاکە مندوبی کۆمپانیا هیگەاندن تازەکی دەینەوە ئیتر ئەتوانین لە ڕێگەی ئەوە هەر کەسە لە شارێکی تر بێ بۆی بنێری زۆر باشە کاتە تۆ یەکدانە لە ئێستاە خاوەن کاری زۆر جددیت کە گەرنتیش ئەیا لەسەر کەلوپەلەکانش ئەگا کاتب بینەرانمان هەروەکو پاڵپشتێک ئەتوانم بۆ تۆ فۆڵی پیجەکانت بکەن چونکە بێگومان نەزانین ئەم نەخۆشیە بۆی کە تۆ بتوانیت ئیشەڵڵا هەروەکو ئێستا زاڵبی بەسەریا تێچووی هەیە پێویستت بە پاڵپشتی هەیە ئەمار ئیشێکی مرۆڤانەیە هەرێک لە ئێمە ئەرکێکی مرۆڤانە لەسەر شانمانە کە بێگومان لە حەنەی گوڵێکی وەک تۆ هەر ئەبێ ئیلا پاڵپشتی بکرێ بۆی کە بەردەوام بری ئیشەڵڵا لە ئیشە جوانەکان جا ئێستا لانەیەکانی کەسی وا هەبێت شتێکی بچووکی هەیە نەخۆشیێکی بچووکی ئەمڕۆ بۆ نمونە من تەشەنجم کردەوە سەرکۆزانە بەرنامە کە دەستم پێکەوت هیچێتە هەر لەگەڵ بەرنامەیە کار دەستمان پێکەوتم سەرکە تۆزە تەشەنجم هەیە ئەمڕۆ نانێت تۆزە شتێکی وە بێ تااقەتمانەکە تۆ کچێکی ئەمەنە ماشەڵڵا بوێر و با بڵین زاڵبی بەسەر نەخۆشیەکە تا لەم تەمەنە مناڵیەوە هەر ماشەڵڵا پڕ لە ئیرادی پێمان بڵێ هەر یەکەمان ئێمە تەنانەت گەورەکان لە ژیان چی بکەناوە کۆڵ نەدەربین بیر لە نەخۆشەکەمان نەکەینەوە هەست بکەین کە هیچ نەخۆشیێکمان نیێت چونکە سی دەوروبەرەکەی
ئەبێ سوپاسگوزار بی هەیە کەسیفە لەسەر جێگایە چەند ساڵە لەسەر جێگای ناتوانێت بەلۆکە ئاوەکە نەدەمیەوە ئەبێ سوپاسگوزاری خوابین کە ئێمە ئاوان باشین یاخوا تەمەند درێژ بی یاخوا هەر ئاو بەجوانی ببینین من وەکو کۆتا پرسیاری خۆم بێگومان تۆ دەرزیانە بەکارێنی لە نەخۆشخانە بۆ دابینەکەن یاخود خۆت ئەیکڕیت نەوەڵا لە نەخۆشخانە دابینی ناکەن ئەگەر دابینیکەن زۆر بکەم یعنی هەیە بەری ناکەوێت چونکە نەخۆشی شەکرێت زۆرە لە خستخانەکانە هێتە پێویستە لە سەیدەلیەکانیش بکڕن یعنی نرخیشیان زۆر گرانە لە سەیدەلیەکانە هیوادارین کە لە ڕێگەی ئەم بەرنامەی ئێمەوە هاوکاریەکی باشی کانی بکرێت لە ڕێگەی نەخۆشخانەکانە یاخو لە ڕێی و کەسانی کە دابینکردنی ئەم دەرمانە بۆ چارەسەری نەخۆشی شەکرە چونکە ئەم هێز و توانایە بۆ ئێمە زۆر گرنگە و بە تایبەتیش لە تەمەنێکیەوە مناڵیە سەرەوەی کە تۆ نەخۆشیەکی درێژخایەن لەسەر ئەوە توانایەکی خۆت کە بتوانی کارێک بە ئۆنلاین بۆ خۆت دۆزیتەوە ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە لێرە لەگەڵمانە بووین هیوای تەندروستی باشت بۆ خوازین و هیوادارین خەڵکیش بتوانێت کەلوپەلەکانی تۆ قاپەکانی تۆ شتە جوانەکانی تۆ بگڕێت و ئەوەشی کە گرنگە دەرزیەکەتە کە بتوانن ئەوە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە کە تۆ لەو کێشەیەکەم بکەن دووبارە سپاس بۆ دەستە خۆش بێ و زۆر بەخێر دووبارە بەخێر خۆشەویستان